لە چوارچێوەی هەوڵمەتەی کە 2 ساڵە بەردەوامە وەزارەتی ناوخۆی فەڕەنسا خەریکی ئامادەکاریە بۆ داخستنی مزگەوتێکی دیکە. چاودێرانی سیاسی داخستنی مزگەوتەکان بە بیانووی هەبوونی توندڕەوی تیایاندا بە نالۆژیکی دەزانن، بەڵکو ئامانجی دژایەتی ئیسلام لە پشتیوێتی. کەناڵی BFM و ڕۆژنامەی لۆڤیگارۆی فەڕەنسی ڕایگەیاند کە وەزارەتی ناوخۆی وڵاتە دەستی کردووە بە جێبەجێکردنی بڕیاری داخستنی مزگەوتی ئۆبرنای کە دەکەوێتە ناوچەی باسرین. ئەو وەزارەتە پێشنوێژی ئەو مزگەوتە بە چالاکی توندڕەوانە تۆمەتبار دەکات کە دژە بە کۆمەڵگە و بەهاکانی کۆماری فەڕەنسی. لە لای خۆشیەوە جێرال دارمانانی وەزیری ناوخۆی ئەو وڵاتە بە بڵاوکردنەوەی هەواڵەکەی لۆڤیگارۆ لە تویتێکدا ڕایگەیاند دژایەتی جیاخوازی ئیسلامی بەخواستی سەرۆک کۆمار بەردەوامە. لە ماوەی 2 ساڵی ڕابردووشدا 23 شوێنی خواپەرستی داخراون. لە 24 کانونی دووەمی ڕابردوودا لیژنەیەکی تایبەتی پەرلەمانی فەڕەنسی پرۆژە یاسای بنەماکانی چەسپاندنی ڕێزگرتن لە بەهاکانی کۆماری فەڕەنسای پەسەند کرد کە مشتومڕی زۆری لێکەوتەوە چونکە ئەو پرۆژەیە پێشتر لە ژێر ناونیشانی دژایەتی ئیسلامی جیاخواز پێشکەش کرابوو. تەنیا بۆ چاواشەکاری ناوەکەی گۆڕدراوە و دەقەکەی وەک خۆی ماوەتەوە. ئەو یاسایە ڕەخنەی توندی بە دوای خۆی دایەنا چونکە تەنیا موسڵمانانی فەڕەنسای کردووەتە ئامانج. بە تەواوەتی کۆبەندی خستووەتە سەر هەموو ڕەهەندەکانی ژیانیان. چاودێری دەخاتە سەر مزگەوت و ڕێکخراوەکانیان و هەروەها چاودێری دەخاتە سەر سەرچاوەی ڕێکخراوە مەدەنیە ئیسلامیەکان. تەنانەت کۆتوبەند دەخاتە سەر ئازادی خێزانەکان لەوەی لە ماڵەوەدا پەروەردەی مناڵەکانیان بکەن. ئەوە لە کاتێکدایە دەوڵەت لە ناوەندەکانی خوێندندا باڵاوپۆشی لە خوار قۆناغی زانکۆوە قەدەغە کردووە. سەرکەوتنی شەپۆلی ڕاستڕەوی و ڕەگەزپەرستی لە تەواوی وڵاتانی یەکێتی ئەوروپادا پاشەکشەیەکی گەورەی بە مافی مرۆڤ و ئازادیەکانی کۆمەڵگە کردووە، بە تایبەتی بۆ ملیۆنان موسڵمانی ناوخۆی ئەو وڵاتانە و تاڕاوگەکانیش. دوا هەوڵی ئەو شەپۆلە سەرکەوتنی جۆرجیا میلۆنی سەرۆکی پارتی برایەتی ئیتاڵیە کە مۆسۆلۆنی فاشی بە نیشتیمان پەروەر لە قەڵەم دەدات. بۆیە ترس هەیە کە بە هاتنی بۆ دەسەڵات دەبێت کارنامەیەکی فاشیانە پێشکەش بکات. هەمان پەتای پەڕگیری گوشاری خستۆتە سەر ئیمانوێل ماکرۆن کە جیاوازیەکانی لەگەڵ مارین لۆپان زۆر تەنک بکاتەوە. باشترین قوربانیش بۆ پرۆژەکەی بە ئامانجگرتنی ئیسلام و موسڵمانانن. وتەکانی ماکرۆن لە ڕابردوودا کە داوای گۆڕینی نێوەڕۆکی ئیسلامی دەکرد شەپۆلی ناڕەزایی لێکەوتەوە، بەڵام ئەو وڵاتانە بەوەشەوە ناوەسن لە وڵاتەکانیاندا دەیکەن، بەڵکو گوشار دەخەنە سەر سیستەمە پاشکە و نۆکەرەکانیان بۆ دژایەتی بەها ئیسلامیەکان. ئەو هەوڵانش لە ژێر دروشمی زرق و برقداری چەسپاندنی مافەکانی مرۆڤ و ئازادی ڕادەربڕیندا دەیکەن، بەبێ حسابکردن بۆ ماف و ئازادی ئەو کەسانەی پابندن بەو بەهایانەوە. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا